دروني طاوني ونخوشي نفسي تقريبا 3 ڕۆژ 4 ڕۆژ ئالۆ بابەتە وفاتی کردو ئێمە پێمان نەزانی وەکو ئەم دراوسێ دۆسۆزانە پیانوتوین هیچ کێشەی کۆمەڵایەتیمان نێتەناوی باری دەرونی تاوانی و هەر ئەوەنە تا ئێستا بە تەنیا ژیاوماریدی 61 و ناتوانێت لەگەڵ کەسا نەخۆشیەکەی وایە من نازانم تشخیصی بکەم بەس ئەوە ناتوانم لەگەڵ کەسا نێتوانی بژی خۆی بە تەنیا نەبێ ئەم خانووە کە تایەتی بەڵێ پێشتر لەوتێ لە ژیا بەڵام ساعت دوو بەلای خۆمان ئەو لێرە لەم خانووە وفاتی کرد هیچ کێشەیەکی لەگەڵ کەسانیە تەنها ئەوە بە حاڵەتی عەسەبی لە دروستە بوو ئارزوی خۆی قسەیە کرد هیچ کێشەی گۆمەڵاتیمان هیچ کەسێکان نییە من دەوام بووم پەیوەندیم کرد بە بەرازاکەم وتم چی پێویستە بڕۆ بکە و هەر ئەوانێت نەمبینەوە پیاوەکە خۆی باسی بکە تقریبا هەفتەیەکە بێت هەسوکەوت هەتا بڵێ عەسەبی بووە نەیەتوانی لەگەڵ کەسا بژی نەیەتوانی لەگەڵ کەسا تەعامل بکە نەیەتوانی لەگەڵ کەسا تێکەڵی بکە تەنها هەر ئەوەنە و هیچ کێشەیەکی تری نەبوو نه ئەو حاڵەتانی نەبووە تەنها ئەوە بوو کە فشارێک و لە خۆیان بڕاوی کرد ئەگەر تۆبی ئەگەر هەر کەسێکی تر وایە هەر سەرکردەیەکە وایە هەر جەلامە مەلا وایە ئەو فشاری خۆی نەکردوویتە تەواو ڕۆژە لە ڕۆژەم باسی لە خۆم مەکوژم یان حاڵە لەو مەسەلەیشێکی وای نەبووە گوماریشمان لە کەس نییە تەنها ئەوەڵەن حاڵەتی نەفسی باش نەوە و تەنیا ژیاوە